بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 6 وەرزی دووەم ساڵی یەکەمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکەین. ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم بەرنامەی کاری ئەم کۆبوونەوەیە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادە نەبووانی کۆبوونەوەی پەرلەمان و کۆبوونەوەی لیژنەکان بە مۆڵەت و بێ مۆڵەت بخێنێتەوە. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بورگەی یەکەم و دووەم لە مادەی 16 بورگەی سەیەم لە مادەی 18 بورگەی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 6 ئاسایی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کات 11 پێشنەوەڕۆ ڕۆژی چوارشەمە ڕێکەوت 30 2019 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پێشنیازە یاساینەی خوارەوە بە پێی حکمی مادەکانی 79 پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان داش عێراق. دوو پێشنیازی یاسای ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق. دووەم دەنگدان لەسەر پێشنیازی یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانە زیادەڕەویان لەسەر کراوە لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق بە پێی حکمی مادەکانی 91 93 96 و 97 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 23 2019 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆک پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادە نەبوون و ئەندامانی دانیشتنی پێشوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوار خوێندنەوەی یەکەم بۆ 6 پێشنیازی یاسا و یەک پێشنیازی بریار. پێنج خوێندنەوەی دووەم و گفتوگۆکردنی پێشنیازی یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانە بە زێدەڕۆیان لەسەر کراوە لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق بە ئامادەبوونی وەزیری شارەوانی گەشت و گوزار و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان. شەش کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی پاییزەی لە بڕواری 23 2019 کاتی بەیانی. یەک ئیحسان محەممەد سەلیم مۆڵەت. دوو ڕاهی ڕەهبەر ئیبراهیم مۆڵەت. سێ عەلی حەمە ساڵح مۆڵەت. چوار هەورەمان حەمە شەریف مۆڵەت. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی پاییزە لە بڕواری 23 2019 دوای نۆڕۆ. یەک ئازاد ئەکرەم بەهرەم ئامادە نەبوو. دوو باپیر کامەلە سلەیمان مۆڵەت. سێ بەهمە کاک عەبدوڵڵە مۆڵەت. چوار دابان محەممەد حوسێن ئامادە نەبوو. پێنج ڕۆبینە ئۆمیلک عەزیز مۆڵەت. شەش ڕووپاک ئەحمەد ڕەحمان ئامادە نەبوو. هەشت ڕۆمیۆ حوزەیران نیسان مۆڵەت. نۆ ڕێڤینگ محەممەد مۆڵەت. دا زیاد زەبار محەممەد ئامادە نەبوو. سەلام عەبدوڵڵە حەسەن 11 ئامادە نەبوو. 12 سیپان سالم حەسەن مۆڵەت. 13 شاخەوان ڕەوف مستەفا ئامادە نەبوو. 14 شادی نەوزاد وەهاب مۆڵەت. 15 شەمۆڵ ئاشین سابر ئامادە نەبوو. 16 شوان کەریم محەممەد مۆڵەت. 17 شیرین یونس عەبدوڵڵە ئامادە نەبوو. 18 عەبدوسەتار مەجید قادر مۆڵەت. 19 فەرید یعقوب ئیلیە مۆڵەت. 20 گوڵستان باقی سلەیمان ئامادە نەبوو. 21 لیزە فەلەکەدین سابر مۆڵەت. 22 لەیلە عەبدوجەبار حەدۆ مۆڵەت. 23 محسن حوسێن عەبدوڵڵە ئامادە نەبوو. ناوی ئەو ئەندامانەی کە مۆڵەتیان پێدراویان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشەیەکانی پەرلەمان ئامادە نەبوون. یەک لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستان لە 28 دەی 2019 ئاشنا عەبدوڵڵە قادر بەڵێن مۆڵەت. ئیسماعیل حاجی مۆڵەت. عەبدوسەتار مەجید قادر ئامادە نەبوو. ئیدریس ئیسماعیل عەبۆش ئامادە نەبوو. سەلمە فاتح تۆفیق ئامادە نەبوو. دوو لێژنەی کاروباری کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی ئافرەت و مافی مرۆڤ لە 28 دەی 2019 سەلمە فاتح تۆفیق مۆڵەت. مەم ئسکەندەر مۆڵەت. ئیحسان محەممەد سەلیم ئامادە نەبوو. سێ لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری 28 دەی 2019 هێرش حەسەن محەممەد مۆڵەت. سەباح مەحموود محەممەد مۆڵەت. چوار لێژنەی تەندروستی و ژینگەی مافی بەکاربەر 28 دەی 2019 جەلال محەممەد ئەمین محەممەد مۆڵەت. لوقمان حەمەد حاجی مۆڵەت. کاظم فاروق نامق مۆڵەت. پێنج لێژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکردن لە مافی ئافرەت و مافی مرۆڤ لە 29 دەی 2019
بدري إسماعيل محمود مولد مم اسكندر مولد إحسان محمد سليم آماده نبوو 6 لجنەی دارایی کاروباری ئابووری لە 29 2019 محەممەد سعدەدین مۆڵەت 7 لێژنەی پێشمەرگە و ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنی خۆزەیەکان لە 29 دەی 2019 ڕۆمیۆ حوزەیران نیسان ئامادە نەبوو. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزانن دامانی پەرلەمان هەر کەسێک کە ناوی خوێنراوەتەوە بە ئامادە نەبوو و خۆی ئامادە بۆ دەتوانێت بە نووسراوێک بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان دڵنیایی بدات کە ئامادە بووە و ئەویش چاوەخشێنێتەوە بە ئەو ئیمزانەی کە لەلایەتی ئەگەر نقطە نظامەکانتان بۆ ئەوەیە چونکە لەمڕۆ بە دواوە هەموو ئامادە نەبوونەکانی بەڕێستان بە گوێرەی پەیڕەوی ناوخۆ چ لە کۆبوونەوەی پەرلەمان بێ یا لە کۆبوونەوەی لیژنەکان لە سایتی فەرمی پەرلەمانی کوردستان بۆ ڕایگشتی بڵاوەکرێتەوە. بەڵێ پەیوەندی بە خیاباتەوە هێشنۆ پێشنیارت هەیە؟ بەڵێ فەرموو. بەڕێستەرۆکی پەرلەمان مووقفێکی زۆر محرجە کاتێک ئێمە بۆ ئەرکێکی لێژنە لە دەرەوەین لە کار و چالاکین کە لێژنە پێویست پێدراوین بەڵام لێرە بە مۆڵەت و بە ئامادەنەبوو ناومان نەخوێنێتەوە لە کاتێکە کاری لێژنە لە دەرەوە ئەنجامین پێویستە لێرە بە ئامادە بۆ ئەژمار بکرێ. ناتوانین لە ڕووی قانونیەوە بە ئامادە بوو ئەژمارتان بکەین چکە دوور بابەڵکو لەو سەفەری ئێوە لێبوون شتێک ڕوویدا ئەڵێ نەگەر ئامادە بوو لە هۆڵی پەرلەمان بوو بۆ نمونە بۆ لە سۆرانیا لە سلەیمانی ئەم ڕووداوە لەبەرەوە مۆڵەتە بە مۆڵەت ناینا بە مۆڵەت بۆ کاری پەرلەمانی بۆ کاری لێژنە یەک وشە زیاد بکرێت دەتوانینەوە مۆڵەتە بۆ کاری پەرلەمانی بەڵێ بەڕێزانن دامانی پەرلەمان دەست بە بەرنامەی کە نقطەی نظامە کازم پرسیار ناچێتە ناو نقطە نظامەوە. بەڕێزانن دامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەمانەکەین. نقطة نظامة فرمو قسە بکە فرمو بەس نقطة نظام نەبێ سەر دەیبڕم یاڵە فەرموون. وڵی قسەکردنی من بەدەست هاوڵاتیە خۆ بەدەست جەنابە نییە ینی دا ئەوە ڕێگەت نادەم قسە بکە. بەڕێزانن دامانی بەڕێزانن دامانی پەرلەمان ئێستا دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کاری دانیشتنەکەمانەکەین. نەبەڕێز جێگر دەتوانێت نەبەڕێز جێگر دەتوانێت ڕێپێ هاوار مەکە هەموو ئەو قسانەی دکتۆر کازم لە پرۆتۆکۆڵ دەسڕێتەوە بەسیش ڕادەگیرێ. بەڵێ فەرموو دانیشە فەرموو هەیە من بە هێشتا ئەمە لە بەیانیین قسەکردن ئوسوڵی خۆی هەیە کاتی خۆی هەیە ببوورە لەمانە نۆ پرۆژە یاسا هێنرا و خوێندنەوە یەکەمی بۆ کراوە 8 دانیان هی فراکسیۆنێکی دیاریکراو بۆ کە ناوی نابم بۆی نەبێ بە حاڵەتێک 8 دانیان هی فراکسیۆنێکی دیاریکراو بۆ بە شایەتی هەموو ئەندا پەرلەمان خۆ من پێم خۆشە نەکەش پرۆژە حەزەکەم 10 پرۆژە 1000 پرۆژە بێنێتە ئەم پەرلەمانەوە گفتوگۆی لەسەر بکرێ بەڵام معقول نییە ئێستا ئێمە ساڵێکە پەرلەمانتارین ئێمە هەندێک لە پرۆژەکانمان تایبەتە بۆ ساڵێکی ئەم پەرلەمانە ئیشەکە تۆ جەنابەت عەزیزت کێشەوەکو سەرۆکی پەرلەمان پێمان بڵێ داهاتی هەرێمی کوردستان چەندە و چۆن سەرفەکرێ بەس ئەو پرسیارە بۆ هاوڵاتیان ڕوون بکەنەوە غەیری ئەوە من هیچ شتێکی تر ناکەم و مەمنوعی شم سپاسانەکەم غەیری ئەوە بەڵام من هەر کاتێک قسە بکەم جەنابەت پێم ببڕی لەم لالە و لە هیچ شوێنێ دەرفەتمانێن بەڕێز جێگەی سەرۆکی پەرلەمان بەڕێز سکرتێر یعنی ئەوەیە پرسیارەکە ئەم پرسیاری هیچ کێشەیەکی سپاس. بەڵێ بەڕێز لیژنەی یاسایی فەرموون بۆ سەر منەستا بۆ جێبەجێکردنی خاڵی یەکەمی بەرنامەی کار سپاس بۆ دکتۆر کازم فەرموون.
بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەکەین فەرموون نقطەی نظامیە جەنابەت پیاوێکی قانونیت بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە مادەی 98 پەیڕەوی ناوەخۆ لە بڕگەی یەکەم دەڵێ لەسەر ئەنجومەنی وەزیران پێویستە لە سەرەتای مانجی تشرینی یەکەمی هەموو ساڵێک و بەر لە ساڵی دارایی بە مەبەستی گفتوگۆ پرۆژەی بودجە بۆ پەرلەمان بنێرێت. پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەنجومەنی وەزیران پابند بۆ وادەیە پرۆژەی بودجەی ناردووە چونکە تا ئێستا من لە لیژنە یاساین پرۆژەکە نەگەیشتووە و لە بڕگەی سێمیش تاکید لەسەرەوە ئەکاتەوە ئەگەر لە ماوەی خۆی نەگەیشت لە سەرەتای مانجی دەوە پرۆژەکە نەگەیشت ئەوە پێویستە لەسەر سەرۆکاتی پەرلەمان هۆشداری بدات بە وەزارەتی دارایی کە لە ماوەی 15 ڕۆژ ئەو پرۆژەیە بنێرێت. ئایا سەرۆکاتی پەرلەمان ئەم ڕێکاری ئەنجام داوە؟ زۆر سوپاس. بەڵێ زۆر سپاس. نقطە نیزام ئاوا دەوترێ ناوی مادەکە دەڵێ ئەگەر یاسا بێ و ئەگەر پەیڕەو بێ دەست خۆش بێ ئێمە هۆشداریمان نەداوە تا ئێستا ئەرکێکمانە دەبوو جێبەجێ بکەین جێبەجێ دەکەین. سپاس. فەرموون لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەژێر ڕۆژنایی پابندبوون بە ئەحکامەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە تایبەتی مادەی 79 کە لە بڕگەی دووەم داهاتووە پێشنیازی یاسا و بڕیار لە ماوەی 14 ڕۆژ لە ڕێکەوتی پێشکەشکردنیەوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سەرۆکایەتی بڕیار دەدرێت خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت لەسەر بنەمای گونجاندنی لەگەڵ ئەو پێوەرانەی کە لە خاڵی 1 و 2 بڕگەی دووەمی ئەم مادەدا هاتوون. هەروەها لە مادەی 80 بڕگەی چوارەم داهاتووە کاتێک پرۆژەیان پێشنیازەکە لەلایەن دەستەی سەرۆکاتیەوە و لیژنەی یاسایی دەستەی سەرۆکاتی و لیژنەی یاساییەوە ڕەزامەندی لەسەر دەدرێت لە یەکەم دانیشتن دوای ڕەزامەندیە کە دەخرێتە بەرنامەی کارەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە بەڕێستان ڕادەگەیەنین دوای بڵاوبوونەوەی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان کە لە بڕگەی یەکەم خاڵی یەکەمی بەرنامەی کار مەبەستە خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازی یاسایی مافوارکی نەخۆش بکرێت تازە دوای ئەوە نووسراوی سەرۆکاتی و ئەم پێشنیازە بۆ لیژنەی یاسایی هاتووە. لیژنەی یاسایی هیچ کۆبوونەوەیەک لەسەر ئەم پێشنیازە یاسایە ئەنجامی نەداوە و تا بزانی ناوەڕۆکەکەی چییە و ئایا مەرجە ڕەواڵەتی و بابەتیەکان لە خۆ دەگرێت یان نە و هیچ راپۆرت و نووسراوێک لەلایەن لیژنەکەمان نەهاتووە بۆ سەرۆکاتی سەبارەت بەم پێشنیازە تا خوێندنەوەی یەکەم بۆ بکرێت بۆیە بە ناوی لیژنەی یاساییداوە لە بەڕێستان دەکەین خوێندنەوەی یەکەم بەم پێشنیازە یاسایی مافوارکی نەخۆش لەم دانیشتنەدا نەکرێت. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی بەڕێزان ئەندامانی پەرلەمان پرۆژە پێشنیازە یاسایی ئەرک و مافی نەخۆش لە دوای تەواوبوونی ئەو ماوەیەی کە بە گوێرەی پەیڕەو بۆ پێشکەشکردنی پێشنیازە یاسا دانراوە هاتە بەردەستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئێمەش بە گوێرەی ئەو دەسەڵاتی کە پەیڕەوی ناوخۆ پێیداوین و هەر کاتێک پێمان وابوو تەنانەت لە دوای تەواوبوونی ئەو مانگەش کە لە سەرەتای هەموو وەرزێکی یاسادانانە بۆمان هەیە و دەسەڵاتمان هەیە پرۆژە ئاراستە بکەین و پرۆژە وەربگرین دەتوانین دەسەڵاتی خۆمان بەکاربێنین ئێمە لە دەستەی سەرۆکایەتی لەبەرەوەی ئەو پێشنیازە یاسایە لە دوای یەکی دە پێشکەش کراوە و لەبەر گرنگی ئەو بابەتە لە دەستەی سەرۆکایەتی لە کۆبوونەوەیەکی دەستەی سەرۆکایەتیە بڕیارماندا خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ بۆیە بە هەمان میکانیزم و ئالیەتی پێشنیازە یاساکانی ترا تێنەپەڕیوە بۆیە فەرموون خوێندنەوەی یەکەمی بۆ بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو مادەی وازح لە پەیڕەوی ناوخۆی پەرلەماندا هەیە کە باس لەوە دەکات بۆ خوێندنەوەی یەکەم ئیشارەت بەوە دەدرێت کە دەبێت لیژنەی یاسایی لەگەڵ سەرۆکاتی ڕەزامەند بن بۆ خوێندنەوەی یەکەم تکایە فەرموون خوێندنەوەی یەکەم بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسایی یەکەم پێشنیازی یاسایی مافوارکی نەخۆشە کە لەلایەن ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە ئەم پێشنیازە یاسایە لە 8 مادە پێک هاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن ناوی ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە واژۆیان کردووە ئەمانن یەک دکتۆر سەباح محمود زێباری دو دکتۆرە شان کاکە صالح سێ دکتۆرە گەڵاوێش عوبەید عوثمان چوار جەلال محەممەد ئەمین پێنج زانا خالد ئیسماعیل
6 روجان إبراهيم علي 7 دكتور كاظم فاروق نامق 8 مسلم عبد الله رسول 9 بختيار شكري سليمان 10 لقمان حمد حاجي 11 شنو عشقي عبد الله بەڵێ برای سەرۆکی پەرلەمان ئێمە لژنەی کاروباری یاسایی پەرلەمان داوا لە بەڕێستان دەکەین ئەم پێشنیازە یاسایی ئاڕستەی لژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بکرێت زۆر سپاس. ئەم پێشنیازە یاسایە ئاڕاستەی لیژنەی تەندروستی و لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ. دوای ئەوە فەرموون. برای سەرۆکی پەرلەمان پێشنیاز یاسایی دووەم پێشنیاز یاسایی ڕیکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق کە لەلایەن ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. ئەم پێشنیازە یاسایە لە 15 مادە پێک هاتووە لە گەلۆیەکانی دەرچواندن ناوی ئەندامانی پەرلەمان ئەوەنەی کە وەژۆیان کردووە ئەمانن. 1 لقمان حەمەد حاجی وەردی 2 پێشەوا تاهر هەورامی 3 من بورهان قانع 4 محسن حسين مصطفى 5 جلال محمد پریشان 6 مسلم عبد الله رسول 7 آزاد اکرم بهرام 8 گوران عمر علي 9 روپاک احمد رحمان 10 سعید مصطفى تدرخان 11 فيصل عباس عولا 12 جوان يونس محمد 13 ياسين خضر طه 14 حسيبة سعيد إبراهيم جردي 15 ويسي سعيد ويسي 16 سلمى فاتح توفيق 17 هيرش حسن محمد. برای سەرۆکی پەرلەمان ئێمە لژنەی کاروباری یاسایی پەرلەمان داوا لە بەڕێستان دەکەین ئەم پێشنیازە یاسا ئاڕستەی لژنە پەیوەندیدارەکان بکرێت. زۆر سپاس. بەڵێ ئەم پێشنیازە یاسایە ئاڕاستەی لیژنەی ڕۆشنبیری لیژنەی کاروباری یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستانەکرێ. زۆر سپاس. ئێستاش دەست بە جێبەجێکردنی بڕگەی دووەمی بەرنامەی کار دەکەین کە بریتیە لە دەنگدان لەسەر پێشنیازی یاسایی بە خاوەنکردنی ئەو زەویانەی زێدەڕۆیان لەسەر کراوە لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستان عێراق بە پێی حکمی مادەکانی 90 91 93 96 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوا لە بەڕێزان دەستەی سەرۆکایەتی لیژنەی شارەوانیەکەین بێن لەسەر منەسەکە. بەڵێ بەڵێ دەستەی سەرۆکایەتی قانونی دەمێننەوە دەستەی سەرۆکایەتی شارەوانی دێنە سەر منەسەکە. بەڵێ بەڵێ بەڕێز شادی خان نقطەی نظامی فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی یەکەمی دانیشتنەکە پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش بەڕێزت ئاڕاستەی لیژنەی یاسایی و لیژنەی تەندروستیت کرد. بەڵام ئەم پێشنیازە یاسایە یەکێکە لە تەخەسوسیەکانی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی مافی مرۆڤ و مافی ئافرەتان لێستادا بۆیە پێویستە ئاڕاستی ئەو لیژنەیەش بکرێت بە ڕسمی تاوەکو ڕاپۆرتی تایبەتمەندی خۆی ئاڕاستە بکات. سوپاس. بە تەنها پەیوەندی بە لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی تەندروستیەوە هەیە. نازانم لە چ خاڵێکا پەیوەندی بە کاروباری کۆمەڵایەتیەوە هەیە. تەواو ئەتوانم؟ ناتوانی. فەرموو کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ حکومەی کە من یەکێک بووم لە کەسانی کە یاسای ڕیکلامی بازرگانیمان داڕشتووەتەوە لەگەڵ هاوڕێیانم ئەو پێشنیازەی جەنابەت کە ئاڕاستی لیژنەی یاسایی و لیژنەکەی ئێمەت کردەوە لیژنەی ڕۆشنبیری بەڕاستی ئێمە لە بەردەم کێشەیە کابووین ئەم مەسلەیە پێویستە کە هەم شارەوانی هەم لیژنەی گواستنەوە لەم مەسلەیە پەیوەنددار بن چونکە باز لە گواستنەوەیەکە و شارەوانی پێشنیازمەوەیە ئاڕاستی و دوو لیژنەش بکرێ بۆی کۆبوونەوەکان چڕتر بێکرێ بۆ باشترکردنی و پرۆژە پێشنیازە یاسای. سپاس. بەڵێ ئەوەی جەنابتان منطقی تایە پێشنیازی یاسای ڕکلامی بازرگانی ئاڕاستەی لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندنی ژەکرێ لە هەمان کات. بەڵێ.
بەڵێ ئاراستەی لیژنەی شارەوانیشمان کردووە کاکمە تەواو بەڵێ کاک سۆران فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ دەربازبوون لەم گرفتە مادەی 83 لە پەیڕەوی ناوخۆ بڕگەی دووەمەڵێ ئەگەر پرۆژەیەک یا پێشنیازێک لە تایبەتمەندی زیاتر لە یەک لیژنە بوو تەجزیئا کرێ بالضبط و بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی یاسایی بۆ نمونە ئەوەی کە پەرلەمانتارێک گەڵێ ئەمە لە تەخەسوسی لیژنەی ئێمەشە حەقە ئەو تەجزیئا ئەو بەشەی پەیوەندی بەوانەوەیە دیاری بکرێ پێشوەخت و ئاراستە بکرێ بۆی ئەو ئیشکالە ڕوونەدا زۆر سوپاس دەست خۆش تەواوە سوپاس بەڵێ بەڵێ بەڕێزان لیژنەی یاسایی و لیژنەی شارەوانی ئامادەن؟ یەکسەر بە خوێندنەوەی راپۆرتی هاوبەش ناونیشان دەست پێ دەکەن فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی هاوبەش هاوپێش لەگەڵ نووسراوماندا دەقی راپۆرتی هاوبەشی لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار و ئاوادانکردنەوە و بەرهێنان سەبارەت بە پێشنیارەکانی ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمی تایبەت بە پێشنیازی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان زیادەڕۆیان لەسەر کراوە کە لە هاوپێچ ئاماژەی پێکراوە بۆتان ڕەوانە دەکەین. بەڵێ سەبارەت بە ناونیشانی پرۆژە یاساکە 5 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم پێشنیازی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان کە سەنەدی تاپۆیان نییە. پێشنیازی دووەم پێشنیازی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی زیادەڕۆیان لەسەر کراوە و لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق. پێشنیازی سێیەم بە خاوەندارێتیکردنی زەویە زیادەڕۆیەکانی سنووری شارەوانیەکان. پێشنیازی چوارەم وەک خۆی پێشنیازی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان زیادەڕۆیان لەسەر کراوە. پێشنیازی پێنجەم پێشنیازی لیژنەی هاوبەشە بەپێی ئەو دەسەڵاتەی لە مادەی 91 بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە لیژنەی یاسایی و لیژنەی تایبەتمەند دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیازە دەخەینە ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدانەوە. پێشنیازی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان زیادەڕۆیان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڵێ زۆر سوپاس. ئێستا ئێمە پێشنیاز دەیخەینە دەنگدان. یەکەم بخوێننەوە فەرموون. پێشنیاری یەکەم پێشنیازی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان کە سەنەدی تاپۆیان نییە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان چەند کەس لەگەڵ ئەو پێشنیازەیەوەکەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندەوە؟ بەڵێ تەنها دوو کەس. پێشنیازی دوای ئەوە فەرموون. پێشنیاری دووەم پێشنیازی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی زیادەڕۆیان لەسەر کراوە لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک لەگەڵ ناونیشانەکەی بەو شێوەیە کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێنەوە بفەرمێت. نۆ دەنگ. دوای ئەوە پێشنیاری سێم بە خاوەندارێتیکردنی زەویە زیادەڕۆیەکانی سنووری شارەوانیەکان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە ناونیشانی یاساکە بەو شێوەیە بێ کە بەڕێزیان خوێندیەوە دەست بەرزکاتەوە. 4 دەنگ. دوای ئەوە فەرموون. پێشنیاری چوارەم وەک خۆی پێشنیازی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان زیادەڕۆیان لەسەر کراوە.
بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە پێش ناونیشانی یاساکە بەو شێوەیە بێ دەست بەرزکاتەوە دەنگی نییە بەڵێ فەرمونون بەڕێزان فەرمونون پێشنیاری لیژنەی هاوبەش پێشنیازی یاسایی بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان زیادەڕوویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان داش عێراق هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەو ناونیشانەیە بەو شێوەی بەڕێزیان خوێنیەوە بە دەست بەرز بکاتەوە بەڕێزان زۆر سپاس بە دەنگی 76 ئەندامی پەرلەمان ناونیشانەکە بەو شێوەیە پەسەند کرا مادەی یەکەم فەرمونون بەڵێ سەبارەت بە مادەی یەکەم دوو پێشنیار هەیە پێشنیار یەکەم وەک خۆی تەنیا بڕگەی یەکەم دەستەواژەی بۆ مەبەستەکانی ئەم یاسایە بریتە لا بدرێت پێشنیاری دووەم وەک خۆی یەکەم زیادەڕۆی بۆ مەبەستەکانی ئەم یاسایە بریتە لەو کەسەی بە کردارەکی فعلی نیشتەجێی ئەو خانوویەکە بە زیادەڕۆیی دروستکراوە یان میراتگرە شەرعیەکانی یان ئەوانەی زیادەڕۆیی بە حکمی زیادەڕۆیی زیادەڕۆ بە حکمی یاسا بۆ بەخێوکردنیان ڕاست پێدراوە لە کاتی جێبەجێکردنی ئەمە یاسایەدا لە خانوودا نیشتەجێن دووەم شارەوانیەکان بۆیان هەیە ئەو کەسانەی خانووی نیشتەجێبوونیان پێش ڕێککەوتی سیانزەی سی 2010 بە زیادەڕۆیی دروست کردووە بکەنە خاوەنی ئەو زەویانەی خانووەکەی لەسەرە و مڵکی دەوڵەت یان دامەزراوەیەکی کەرتی گشتی یان شارەوانین جا چ مڵکی تەواو بن یان مافی ڕفتارکردنیان لەسەر بێت و بکەونە ناو سنووری شارەوانیەکان و لە ناوچەکانی نیشتەجێبوون بن بە پێی مەرج و حکومەکانی ئەم یاسایە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە پێشنیازی یەکەمەوە دەست پێ دەکەین پێشنیازەکە وەک خۆی ئەوەی کە لە راپۆرتی خوێندنەوەی دووەمە هاتبوو تەنها ئەم دەستەواژەیە لا دەدەبرێ بۆ مەبەستەکانی ئەم یاسایە لا دەبرێ چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە مادەکە بەو شێوەیە پەسەند کرێ با دەست بەرزکاتەوە بەڵێ یەک ئەندامی بەڕێزی پەرلەمان ئەوەی دووهەم پێشنیازی دووەم وەک ئەوەی کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە فەرمونون کاک بژار فەرمونون دەنگ دەدەن بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە مادەکە بەو شێوەیە پەسەند بکرێ دەست بەرزکاتەوە بەڵێ بەڕێزان زۆر سپاس بە دەنگی 77 ئەندامی بەڕێزی پەرلەمان ئەو مادەیە بەو شێوەیە پەسەند کرا مادەی دووەم فەرمونون بڵێ سەبارەت بە مادەی دووەم 5 پێشنیار هەیە پێشنیار یەکەم وەک خۆی تەنیا دەستەواژەی نەخشە و وردەکاری شارەکان لە دوای ماستەر پلانی شارەکان زیاد بکرێت بۆ بڕگەی یەکەم پێشنیاری دووەم وەک خۆی تەنیا لە بڕگەی چوارەم 120 ڕۆژ بکرێت 180 ڕۆژ پێشنیاری سێم وەک خۆی تەنیا دوو بڕگە زیاد بکرێت بۆ ئەم مادەیە بەم شێوەیە حوتەم ئەو کەسەی کە زیادەڕۆیی کردووە نابێت هیچ مڵکیەکی بەناو بێت جا چ خانوو بێت یان زەوی هەشتم نابێت زیادەڕۆیی لەسەر ئەو زەویانە بکرێت کە دەچێتە چوارچێوەی زەویە بازرگانیەکان و کشتتوکاڵەکانەوە پێشنیاری چوارەم وەک خۆی مەرجەکانی بەخاوەنکردن یەکەم خانوە زیادەڕۆیەکە بکەوێتە سنووری شارەوانیەکان و لەو ناوچانەدا بێت کە بەپێی ماستەرپلانی شارەکان بۆ نیشتەجێبوون تەرخان کراون دووەم ئەو خانوانەی لەسەر زەویەکە دروست کراوە بۆ مەبەستی نیشتەجێبوون بەکار بهێنرێت سێم ئەو کەسەی بەکردارەکی نیشتەجێی ئەو خانوبەرەیە کە بە زیادەڕۆی دروست کراوە یان میراتگرە شەرعیەکانی یان ئەوانەی بە حکمی یاسا بەخێوکردنیان ڕاست پێدراوە داوایەکی نووسرا و پێشکەش بکەن چوارەم داواکاریەکە بە پێی حکومەکانی ئەم یاسایە لە ماوەیە کە 120 ڕۆژ
لە ڕێککەوتی بەرکاربوونی ئەم یاسایە تێپەڕ نەکات ئاراستەی سەرۆکی یەکەی کارگیری دەکرێت بە جۆرێک سەر جەمزانیاری و بەڵگەنامەی پشتڕاستکردنەوەی خاوەندارێتی لەخۆ بگرێت. پێنجەم، نابێت زیاتر لە یەک پارچە زەوی بە خاوەن بکرێت بۆ کەسی داواکاری بە خاوەنکردن. شەشەم، مەرجە ڕوبەری زەوی بە خاوەنکراو زیاتر نەبێت لە 200 مەتر دووجار لە ناوەندی پارێزگا و 250 مەتر دووجار لە ناوەندی قەزا و 300 مەتر دووجار لە ناوەندی ناحیە. پێشنیاری پێنجەم پێشنیاری لیژنەی هاوبەش بەپێی ئەو دەسەڵاتەی مادەی 91 بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە لیژنەی یاسایی و تایبەتمەند درراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخەینە ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدانەوە. مەرجەکانی بەخاوەنکردن. یەکەم، خانۆ زیادەڕۆکە بکەوێتە سنووری شارەوانیەکان و لەو ناوچانەدا بێت کە بەپێی ماسەرپلانیان نەخشەی وردەکاری شارەکان بۆ نیشتەجێبوون تەرخان کراون. دووەم، ئەو خانوانەی لەسەر زەویەکە دروستکراوە بۆ مەبەستی نیشتەجێبوون بەکار بهێنرێت. سێەم، ئەو کەسەی بە کردارەکی نیشتەجێی ئەو خانوەیە کە بە زێدەڕۆی دروستکراوە یان میراتگرە شەرعیەکانی یان ئەوانەی بە حکمی یاسای بەخێوکردنیان ڕاست پێدراوە داوایەکی نووسرا و پێشکەش بکەن. چوارەم، داواکاریەکە بەپێی حکومەکانی ئەم یاسایە لە ماوەیە کە لە 120 ڕۆژ ڕێککەوتی بەرکاربوونی ئەم یاسایە تێپەڕ نەکات ئاراستەی سەرۆکی یەکەی کارگیری دەکرێت بە جۆرێک سەر جەمزانیاری و بەڵگەنامەی پێویست بۆ بەدەستێنانی بەرخاوەنکردن لەخۆ بگرێت. پێنجەم، نابێت کەسی داواکار بکرێتە خاوەن زیاتر لە یەک پارچە زەوی. شەشەم، مەرجە ڕوبەری زەوی بەخاوەنکراو زیاتر نەبێت لە 200 مەتر دووجا و لە ناوەندی پارێزگا و 250 مەتر لە ناوەندی قەزا و 300 مەتر لە ناوەندی ناحیە. بەڵێ، زۆر سپاس. کاک سەربان فەرموون. بە ناوی خودای گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، من بەپێی مادەی 91 فەقەرەسەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەگەر پێشنیارێک پەرلەمانتارێک بیکات سێ لە پەرلەمانتاران تەئیدی پێشنیارەکەی ئەو بکەن، ئەوە نازانم لە داوای ڕوونکردنەوە دەکەم بەڕاستی. ببوورە هەموو پێشنیارەکانی جەنابتان هەموو پێشنیارەکانی لە مادەی دەرفەت دەدەی هەموو پێشنیارەکانی جەنابتان کەسی ئەندامی پەرلەمان پشتگیری کردبێ تەنانەت ئەو پێشنیارانەشی کە دوو کەسی ئەخیر قسەیان لەبارەوە کردبێ لێرە دەرچکراوە ڕەنگە تەنها شوێنەکەی گۆڕابێ تەنها شوێنەکەی گۆڕاوە دڵنیا بە لەوەی پێشنیازەکەی جەنابێت و هی ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەمووی دەرچکراوە لەناو ئەم راپۆرتەی کۆتایی و ئەگەر دانەیەک لەوانە دەرج نەکرابوو ئەوا لیژنە هاوبەشەکان بەرپرسیارەتەکەی هەڵەگرن دڵنیا بە لەوەی کە تێدایە دڵنیا بەلەوە. بەڵێ سپاس. بەڵێ، بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆ خۆتان دەزانن بە گوێرەی ئەم پەیڕەوە لە کاتی دەنگدان مناقەشەی مادەکان ناکرێ ئێمە دەست بە پرۆسەکە دەکەین یەکسەر دەست بە دەنگدانەکەین مادەی بەڵێک لیژنەی یاسایی ڕوونکردنەوەیکیان هەیە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بۆ دڵنیابوونا کاک سەروانی و هەمی هەواڵە کاک سەروان پێشنیارەتە پشتگیری هەبووە فعلا الصفحة حافظة رابورتا مدى پێشنیارە هەشتێ یا تێدا هەی بەس نوکە خۆن مادەیەکە. بەڵێ، زۆر سپاس. بەڵێ کاک عەباس فەرموون. بەڵێ، بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەمە لەوانەیە ڕاست بێ بۆ مادەی دوو من قسەی لێرە کردن بۆ مادەی سێژ ڕاستە لەوانەیە هەم بۆ ئەندامان ئەمە بۆ دەنگدان پرسیارێک بێ هەم بەڕاستی ینی کێشەیەکەیە مەسەلەن ئەندامێکەیە لە کاتی خۆیدا سێ پێشنیاری کردووە هەرێکی لەوانەیە لە پێشنیارێکی جیار لەگەر دوو ئەندامی تریەکی گرت بێتەوە. ئێستا مەسەلەن ئەگەر دەنگ بۆ یەک لەو پێشنیارانە بدەی ناتوانانی بۆ هیچ پێشنیارێک و مادە ئەسلەکە بدەیت ئەوە ئەشکالێکمان بۆ دروست دەکات ینی حەقا هەم ڕوونکردنەوەیەکی جەنابەت بدەیت هەم چارەسەرێکیەوە بکەین چونکە هەموو بەرگەکان یەک مادەیە کەی بۆ یەک بەرگە و یەک پێشنیاردا ناتوانانی بوانیت بدەیت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، ئێستا کە لە مادەی دووی 5 پێشنیارمان هەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان بۆ یەک دەنگیدا ناتوانێت بۆ دوو دەنگدا بۆ دوو دەنگ بدا ناتوانێت بۆ سێ دەنگدا یعنی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان بۆ هەر مادەیەک بۆی هەیە تەنها بۆ یەک جار بۆ یەک پێشنیاز دەنگدا. کاک پێشەوە ئەگەر نقطەی نظامی فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بابەتی ئەم پرۆژە یاسایە خانووە نەک زەوی ینی لە زۆر شوێنەکان دووپات کراوەتەوە کە
زەویەکەی بەناوەکرێت و زەویەکی هەبێ و ینی ئێمە مۆزوعمان خان و ئەگەر تۆ ئێستا دەنگی لەسەر بدەیت ڕەوایەتیە دەی بەوەی کە زەویەکانیش بۆ جۆرە مامەڵیان لەگەڵ بکرێت ئێمە باسی خانووەکەی نەک زەوی لەگەڵ ڕێزە بەڵێ زۆر سپاس لە ڕووی قانونیەوە ئەو کەسەی کە شتێک دروستەکە لەسەر زەویەک ئەگەر زەویەکە هی خۆی بوو زەویەکە و خانووەکەش مڵکێتی و ئەگەر زەویەکە هی خۆی نەبوو ئەگەر زەویەکەی خۆی نەبوو ئەوە ئەو شتەی کە لەسەری دروست کردووە بە تێکدراوی ینی مستحقەت القەلع هی خۆیەتی لەبەرەوە ئێمە خۆی لە ئەسڵا خاوەنە خۆی لە ئەسڵا خاوەنی پێکاتی خانوەکەیە ئەوەی ئێمە بۆی دەکەین خانوەکەی بە خاوەن ناکەین ئەوەی ئێمە بۆی دەکەین زەویەکەیە کە خانوەکەی لەسرە بۆیە بەو شێوەیە سیاغەکەی هاتووە بەڕێزان دەیخینە دەنگدان پێشنیازی یەکەم دەخینە دەنگدان بەڕێزان ئەندامانی پەرلەمان پێشنیازی یەکەم دەخینە دەنگدان وەک خۆی بێ و تەنها دەستەواژەی نەخشەی وردەکاری شارەکان لە دوای ماستەرپلانی شارەکان زیاد کرێ بۆ ئەم بڕگەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە مادەی دوو بەو شێوەیە پەسەند کرێ با دەست بەرزکاتەوە بەڵێ هیچ کەسی لەگەڵ نییە پێشنیازی دووەم تەنها 120 ڕۆژەکە بکرێ بە 180 ڕۆژ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەو پێشنیازەیە بەو شێوەیە با دەست بەرزکاتەوە نۆدەنگ سپاس بەڵێ پێشنیازی سێم دوو بڕگە زیاد بکرێ بە ڕێزان ئەندامانی پەرلەمان دوو بڕگە زیاد بکرێ بڕگەی هەشتەمیان نابێ بخرێتە دەنگدان کە دەڵێ نابێت زێدەڕەوی لەسەر ئەو زەویانە بکرێت کە دەچێتە چوارچێوەی زەویە بازرگانیەکان و کشت و کاڵیەکان ئێمە ئێستا لە بەردەمی ئەمری واقعین ئەگەر زێدەڕەویەکە کرابێ کراوە ئێمە باسی ڕابردوو دەکەین معالەجەی ڕابردوو دەکەین لەبەرەوە ئەوە ناخینە دەنگدان ئەمە یەک دوو بەشێکی زۆری ئەو زەویانەی کە زێدەڕەوی لەسەر کراوە زەوی کشت و کاڵین بەڵام ئێمە بە گوێرەی مادەیەک باسمان لە حەل کردووە مولکایەتیەکان دەگۆڕێ دەچێتە سەر شارەوانی دوای ئەوە بەناو دەکرێت کەواتە پێشنیازی سێم تەنها بە زیادکردنی بڕگەی حوتەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵیەتی با دەست بەرزکاتەوە ئەو کەسێک کە زێدەڕەوی کردووە نابێ هیچ مولکێکی بەناو بێت جا چ خانوو بێ یا زەوی هەر کەسێک دەیەوێت ئەو مەرجەش زیاد بکرێ بۆ مادەکە فەرموو دەست بەرزکاتەوە چوار ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵن بەو شێوەیە بێ پێشنیازی چوارەم وەک خۆی وەک ئەوەی کە لە راپۆرتی لیژنە هاتبوو لیژنەی هاوبەش لە خوێندنەوەی دووەم ئێمە نایخێنینەوە لەبەرەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندەوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە ئەو مادەیە وەک خۆی کە لە راپۆرتی هاوبەش هاتبوو و لە خوێندنەوەی دووەم بەبێ هیچ دەستکاریەک با دەست بەرزکاتەوە بەڵێ کەسی لەگەڵ نییە بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە ئەم مادەیە بەو شێوەیە پەسەند بکرێ کە لە ناو راپۆرتی لیژنەی هاوبەش دوواداڕشتنیان هاتووە با دەست بەرزکاتەوە بەڕێزان مادەی دووەم بە دەنگی 85 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا بەڵێ کاکتۆ ڕێبوار فەرموون بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بە پێی مادە 91 فەقەرە 3 جەنابیشتان ئەزانن کە هەر پێشنیازە یان هەر پێشنیارێک کە ئەگەر پاڵپشت کرا لەلایەن سێ ئەندامانی بەڕێزەوە ئەبێ وەکو خۆی بخرێتە دەنگدانەوە ئەوەی پێشنیازی سێم پێشنیازی خۆم بوو خۆشبەختانە هەندێک لە بەڕێزان لە پەرلەمانتارە بەڕێزەکان پاڵپشتیان کرد جا پرسیارەکە ئەوەیە کە جەنابەت فەقەرەی دووەم بڵین بڕگە هەشتت نەخستە دەنگدانەوە پاڵپشت بە چ دەقێکی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانەوە نەتخستە دەنگدانەوە سپاس سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی هەیە هەر پێشنیازێک هەر مادەیەک کە مخالف بێ بۆ واقع و مخالف بێ بۆ حەدەسێک بۆ واقعێک کەبوونی هەیە مخالف بێ بۆ یاسا دەتوانێت بیخاتە دەنگدان بۆ خۆتان دەزانن حکمت لەم یاسایە بۆ معالەجەکردنی ئەمری واقعە ئەمری واقعیش ئەوەیە حەدەسەکە ڕووی داوە ناتوانی مەرجێک دابنی لەسەر شتێک کە لە ئەسڵا ڕووی داوە یعنی ناتوانی بڵێ
ئەمە خولی پێنجەمی نابێ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بێ دەتوانی بڵێ نابێت خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بێ خۆی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە مەرجێکدا بنی بڵێ نابێ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بێ ئەمە ڕێک وایە ئەو خانوانەی کە دروست کراون بەشێکی زۆریان لەسەر زەوی کشتتوکاڵی دروست کراون ئێستا هەن بوونیان هەیە خۆ ئێمە ئێستا ئەم قانونە دانانین بۆ دابشکردنی زەوی بڵێ نابێت زەویەک دابش بکەین بەسەر هاوڵاتیانە کە شوێنی بازرگانی و کشتتوکاڵی بێ ئێمە مامەڵە لەگەڵ ئەمری واقع دەکەین ئەمە یەک دوو ئیتفاقکردنی زەوی کشتتوکاڵی بۆ مەبەستی تایبەت بە بنیات بە مەبەستی تایبەت بە دروستکردنی شوێنی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان قانونی هەیە قانونی ژمارە 3 ساڵی 1998 بە سەدان بە هەزاران دۆنم زەوی ئیتفاق کراوە و خراوەتە سەر وەزارەتی شارەوانی بۆ ئەوەی کە شوێنی نیشتەجێبوونی لەسەر دروست بکرێت ئێمە لێرە مادەیەک ناخینە دەنگدانەوە کە مخالیف بێ بۆ قانونێک کە لێستاە کاری پێدەکرێت ئەوە پشت بەستنەکەی بەڵێ بەڕێز لیژنە تایبەتمەندەکان و لیژنەی یاسایی فەرمونون بۆ خوێندنەوەی پێشنیازی سێم بەڵام بۆ گەڕانەوەی کاتەوە بۆ ئەندامانی پەرلەمانیش تەرکیزیان هەبێ دانە بیخێنەوەی ئەمەش دانە دەیخێنە دەنگدان ئەمەلیەکە ئاسانترە کاتە لە ئێستا لە مادەی سێ تەنها پێشنیازی یەکەم بخێنەوە دەیخێنە دەنگدان ئینجا دووەم فەرمونون بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێم 16 پێشنیار هەیە ئەو پێشنیارانەی کە ڕێژە لە خۆ دەگرن سێ پێشنیارن پێشنیار یەکەم وەک خۆی تەنیا لە خاڵی یەکەم بڕگەی دووەمی ئەم مادەیەدا نرخەکە بکرێت ڕێژەی و بە ڕێژەی سەتادە بەهای ڕاستەقینەی زەویەکەدا دەخەڵمێنرێت پێشنیاری دووەم باش بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە نرخی زەویەکان بە ڕێژەیی بێت و بە لە سەتادەی نرخە ئەسڵیەکەی بێن نرخە ڕاستەقینەکەی فەرموو با دەست بەرزکاتەوە بەڵێ چوار دەنگ سپاس بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان گوێ لە پێشنیازی دووەم دەگرین فەرموون پێشنیاری دووەم وەک خۆی تەنیا لە خاڵی یەکەم بڕگەی دووەمی ئەم مادەیەدا نرخەکە بکرێتە ڕێژەوی بە ڕێژەی 115 بەهای ڕاستەقینەی زەویەکە دەخەمرێنرێت بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەکە وەکو خۆی بێت تەنها نرخەکە لە 115 نرخی ڕاستەقینەی زەویەکە بێت با دەنگ بدا بۆ ئەو پێشنیازە فەرموون زۆر سپاس کەسی لەگەڵ نییە پێشنیازی سێم پێشنیازی سێم وەک خۆی تەنیا لە خاڵ یەک بڕگەی دووەمی ئەم مادەیەدا نرخەکە بکرێتە ڕێژەی و بە ڕێژەی 120 بەهای ڕاستەقینەی زەویەکە دەخەڵمێنرێت هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەی ڕێژەکە بکرێ بە لە 120 فەرموو دەنگ بدەن کەسی لەگەڵ نییە فەرموون دوای ئەو پێشنیارانەی کە ژمارە لە خۆ نەنووسەوە سێ پێشنیارن پێشنیاری چوارەم وەک خۆی تەنیا خاڵی یەکەم بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت بۆ یەک مەتری دووجار لە ناوەندی پارێزگاکان 10,000 بۆ 20,000 دینار بۆ یەک مەتر دووجار لە ناوەندی قەزاکان 5,000 بۆ 10,000 دینار بۆ یەک مەتر دووجار لە ناوەندی ناحەکان 3,000 بۆ 5,000 دینار بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەکە وەکو خۆی و نرخەکان بەو شێوەی لێ بکرێ با دەست بەرزکاتەوە بەڵێ چوار کەس چوار دەنگ دوای ئەوە فەرموون پێشنیاری پێنجەم وەک خۆی تەنیا خاڵی یەک لە بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت بۆ یەک مەتری دووجار لە ناوەندی پارێزگاکان 15,000 بۆ 20,000 دینار بۆ یەک مەتری دووجار لە ناوەندی قەزاکان 10,000 بۆ 15,000 دینار بۆ یەک مەتر دووجار لە ناوەندی ناحەکان 5,000 بۆ 10,000 دینار بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەس لەگەڵەوەی مادەکە وەکو خۆی بێ و نرخەکانیش بۆ شێوەیە بێ کە بەڕێز سەرۆکی شارەوانی خوێنیەوە سەرۆکی لیژنەی شارەوانی خوێنیەوە با دەنگ بدە بەڵێ زۆر سپاس کەس لەگەڵ نییە فەرموون پێشنیاری شەشەم وەک خۆی تەنیا بڕگەیەک بۆ ئەم مادەیە زیاد بکرێت بەم شێوەیە
ئەگەر کەسی زیادەڕۆ موچەخۆر بێت دەتوانێت ئەو بڕەپارەیە لە بەرامبەر بە خاوەندارێتیکردنی لە موچە پاشەکەوتکراوەکانی بگەردرێتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە مادەکە بەو شێوەیە بێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێنیەوە بفەرمێ دەنگدا. بەڵێ 15 حوتەم فەرمونون. پێشنیاری حوتەم وەک خۆی تەنیا بڕگەیەک بۆ ئەم مادەیە زیاد بکرێت بەم شێوەیە. حکومەدارایەکانی ئەم یاسایە کە سوکاری پلەیەکی شەیدان و ئەلفارکراوەکان نایەنگرێتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەکە بەو شێوەیە پەسەند بکرێ. بەڕێزان هەریەکەتان بۆتان هەیە بۆ یەک پێشنیار تەنها یەک پێشنیار دەنگدن. بەڵێ یەک تەنها یەک پێشنیار وڵات چاوم تیژە هەمووان دەبینم. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرچ کەسێک لەگەڵەوەیە پێشنیازەکە بەو شێوەیە بێ با دەنگ بدە. بەڵێ یەک کەس دوای ئەوە. پێشنیاری هەشتم وەک خۆی تەنیا بڕگەیەک بۆ مادێ زیاد بکرێت بەم شێوەیە. حکومەدارایەکانی ئەم یاسایە کە سوکاری پلەیەکی شەهیدان ئەنفالکراوان هێزەکانی پێشمەرگە کەمەندامانی سەنگەر زیندانیانی سیاسی هێزەکانی ناوخۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان نایەنگرێتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە مادەکە بەو شێوەیە پەسەند بکرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە با دەست بەرزکاتەوە. یەک دەست کاک سەرما یەک دەست یەک دەست. کاک عوسمان تۆ دەنگت دابوو بۆ پێشنیازێکی تر، کاک مەلا ناسر دەنگت دابوو بۆ پێشنیازێکی تر. دەستان دانێن بێ زەحمەت. بەڵێ بەڵێ سێ کەس. بەڵێ بەڵێ دوای ئەوە پێشنیازی نوێم. پێشنیازی نوێم وەک خۆی تەنیا خاڵی دوو لە بڕگەی دووەمی ئەم مادەیە بەم شێوەیە لێ بکرێت بۆ ئەو کەسانەی سوودمەند بوون لە دەوڵەت لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە بە نرخی 100 بەهای ڕاستەقینەی زەویەکە لەسەر بنەمای خواست و خستنە ڕوو دەخەمڵێنرێت. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە مادەکە وەک خۆی بێت جگە لە گۆڕانکاری کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێنیەوە با بفەرمێ دەنگ بدە. نییە؟ بەڵێ دوای ئەوە پێشنیاری دەیەم وەک خۆی تەنیا خاڵێک بە زنجیرەی سێ بۆ بڕگەی دووەمی ئەم مادەیە زیاد بکرێت بەم شێوەیە. سێ ئەو زەویانەی کە زیادەڕۆیان لەسەر کراوە بە مەبەستی بازرگانی حکومەکانی ئەم یاسایە نایەنگرێتەوە و پێویستە لەسەر وەزارەتی تایبەتمەند چارەسەریان بۆ بدۆزێتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە ئەو مادەیە بۆ شێوە پەسەند بکرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێنیەوە با دەست بەرزکاتەوە. بەڵێ کەسی لەگەڵ نییە فەرمونون. پێشنیاری یازدەیەم وەک خۆی تەنیا لە حاڵەتی بەخشین پێویستە ئەو کەسانی کە دەبەخشێن پێشتر سوودمەند نەبووبن. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەکە بەو شێوەیە پەسەند بکرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە با دەست بەرزکاتەوە. هیچ کەسی لەگەڵ نییە فەرمونون. پێشنیاری دوازدەیەم وەک خۆی تەنیا بڕگەی دووەم یەک خاڵی بۆ زیاد بکرێت ئەگەر نرخی ڕاستەقینەی زەوی کەمتر بوو لەو بڕەپارەی کە پێویستە بیدات ئەوە نرخی ڕاستەقینەکەی لێ وەردەگیرێتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرچ ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی مادەکە بەو شێوەیە پەسەند کرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە بفەرمێ دەنگدا. کەسی لەگەڵ نییە. سیانزە پێشنیاری سیازدەم وەک خۆی تەنیا ماوەیەک لە بڕگەی دووەم دیاری بکرێت بەم شێوەیە بەهای ئەو زەویانەی زیادەڕۆیان لەسەر کراوە بە خانووی نیشتەجێبوو نرخەکانیان بەم شێوەیە دیاری دەکرێت کە دەبێت لە ماوەی 30 ڕۆژ لە بەناوکردنی کۆتایی بدرێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ ئەوەیە کە مادەکە بەو شێوەیە پەسەند بکرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە بفەرمێ دەنگدا. کەسی لەگەڵ نییە فەرمونون. پێشنیاری چواردەیەم مادەی سێ وەک خۆی تەنیا بڕگەکانی یەکەم دووەم چوارەم بەم شێوەی لێ بکرێت. یەکەم لیژنەیەک بۆ هەڵسەنگاندنی داواکاریەکان و دڵنیابوون لە هاتنەدی مەرجەکانی پێویست بۆ بەخاوەنکردنی لیژنەش بۆی هەیە لیژنەیەکی لاوەکی لە شارەوانیە پەیوەنددارەکان پێک بهێنێت بۆ ئەنجامدانی ڕێکارە پێویستەکان. دووەم یەکەم لە کۆتایەکەی ئەم دێڕەدا بۆ زیاد بکرێت نرخی هەر مەتر دووجایەکیش لەسەر ئاستی ناوەندی پارێزگا و قەزا و ناحیەکان دیاریکراو دەبێت و لە چوارچێوەیەدا و بە بڕیاری لیژنە دەستنیشانی نرخەکەی دەکرێت. دووەم ڕێژەی 150 بکرێتە 175. چوارەم
لەبەر ئەوەی نووسراوی شارەوانی دەبێت لە مادەی یەکەم و بڕگەی ناساندنی چەمک و زاراوەکاندا شارەوانی بەم جۆرە بناسرێن. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەی دوو بۆ شێوە پەسەند کرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندەوە با دەست بەرزکاتەوە فەرموون. یەکدەم بەڵێ 15 بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی فەرموون. دوای ئەوە پێشنیاری پازدەیەم وەک خۆی یەکەم لیژنەیەک بە سەرۆکایەتی پارێزگاریان پێویست نەکابی خوێنیتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان پێشنیازی 15ەم ئەوەیە کە وەک خۆی چۆن هاتبوو لە راپۆرتی لیژنەی هاوبەش لە خوێندنەوەی دووەم بەبێ هیچ دەستکاریەک هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە مادەکە بەو شێوەیە پەسەند کرێ دەست بەرزکاتەوە. بەڵێ کەس لەگەڵی نییە؟ 16 پێشنیاری 16ەم پێشنیاری لیژنەی هاوبەش بەپێی ئەو دەسەڵاتانەی مادەی 91 بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی و تایبەتمەند درراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخەینە ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدان. یەکەم لیژنەیەک بە سەرۆکایەتی پارێزگار یان سەرۆکی یەکە کارگێڕەکان و ئەندامێتی لەلایەنە پەیوەنددارەکان لە وەزارەتی شارەوانی و وەزارەتی دارایی و کشت و کاڵ و داد پێک دەهێنرێت بە مەبەستی دیراستکردنی داواکاریەکان و دڵنیابوون لە هاتنەدی مەرجەکانی پێویست بۆ بە خاوەندارەتیکردن و لیژنە بۆی هەیە لیژنەیەکی لاوەکی لە شارەوانی و لە شارەوانی پەیوەنددارەکان پێک بێنێت بۆ ئەنجامدانی ڕێکارە تەکنیکیە پێویستیەکان. دووەم بەهای ئەو زەویانەی زیادەڕۆیان لەسەر کراوە بە خانووی نیشتەجێبوون نرخەکانیان بەم شێوەیە دیاری دەکرێت بۆ ئەو کەسانەی سوودمەند نەبوون لە دەوڵەت بە نرخێک بۆ 1 مەتر دووجار لە ناوەندی پارێزگاکان 15,000 بۆ 30,000 دینار بۆ 1 مەتر دووجار لە ناوەندی قەزاکان 10,000 بۆ 15,000 دینار بۆ 1 مەتر دووجار لە ناوەندی ناحیەکان 5,000 بۆ 8,000 دینار. دووەم بۆ کەسانەی سوودمەند بوون لە دەوڵەت لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە بە نرخی 100% بەهای ڕاستەقینەی زەویەکە لەسەر بنەمای خواست و خستنە ڕوو دەخەڵمێنرێت. سێەم حکومەدارایەکانی ئەم یاسایە کە سوکاری پلەیەکی شەیدان و ئەنفالکراوەکان و کەم ئەندامانی سەنگەر نایانگرێتەوە. سێەم لە حاڵەتی ڕوودانی زیادەڕۆی لەسەر ئەو زەویانەی حکومەکانی ئەم یاسایە دایانگرێتەوە سەرەتا زەویەکان مڵکایەتیان هەڵدەوەشێتەوە و حل و دواتر بە پێی یاسا بە خاوەنکردنی زەویە میریەکانی ناو سنووری شارەوانیەکان ژمارە 8 ساڵی 1970 بەرکار لە هەرێم بە ناوی شارەوانیەکان تۆمار دەکرێن بەڵام لە حاڵەتی ڕوودانی زیادەڕۆی لەسەر بەشێکی ئەم زەویانە لەسەر و ئاماژیان پێکراوە ئەو بەشەی بە خانوو زیادەڕۆ لەسەر کراو ئیفراز دەکرێت بە مەبەستی بە خاوەنکردنی بۆ زیادەڕۆکار لە دوای تۆمارکردنی بە ناوی شارەوانی پەیوەندیدار لە چوارچەوەی هەمان ڕێکار و بەپێی ئەو یاسایی لەسەر و ئاماژەی پێکراوە. چوارەم شارەوانی بۆی هەیە داواکاری بە خاوەنکردنی ڕەت بکاتەوە ئەگەر شوێنی خانووەکە سەرپێچی بێت بۆ مەماستەر پلان یان نەخشەی کەرتی و وردەکاریەکان و زیادەڕۆکە لەسەر تێچووی زیادەڕۆ لا دەبرێت و مافی هەیە ڕەفتار بە پاشماوەکان بکات و شارەوانی لە شوێنێکی نیشتەجێ پارچەیەک زەوی ڕوبەری لە 200 مەتر دووجار زیاتر نەبێت بەبێ بەرامبەر قەرەبووی زیادەڕۆ دەکات و ئەگەر زیادەڕۆ پێشتر سوودمەند بوو بێت ئەوە بە نرخەکانی دیاریکراو لە مادەی 3 و دووەمی ئەم یاسایان نرخەکان بۆ دەخەڵمێنرێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەسێک لەگەڵەوەیە کە مادەی 3 بەو شێوە پەسەند کرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندەوە با دەست بەرزکاتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان مادەی 3 بە دەنگی 67 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. فەرموون مادەی 4 سەبارەت بە مادەی 4 وەک خۆی هیچ پێشنیارێک نییە. ئەگەر کەسی زیادەڕۆ پابەند نەبێت بە پێدانی نرخی دیاریکراو یان خەمرەنراو هاتوو لە بڕگەی دووەم لە مادەی 3 ئەم یاسایە
یان مەرجەکانی هاتوو لە مادەی دوی ئەم یاسایە نایەنگرێتەوە ئەوە مافی بە خاوەنکردنی دەفەوتێ و خانووەکە بەزەوی و خانووە بە ناوی شارەوانی و پەیوەندیدار تۆمار دەکرێت و بەبێ یاسای فرۆشتن و بەکرێدانی مولکەکانی دەوڵەتی بەرکار لە هەرێم دەفرۆشێت لە بەرامبەر فرۆشتنەکەی بەهای دروستکراوەکان بە شێوەی شایستە بوونی بە تێکدراوی مستحق القەح دەدرێت عفو نختێمان دوم دەدرێت بە خاوەنەکەی. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان مادەی 4 بەو شێوەیە کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندەوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵێتی با دەست دەرسکاتەوە. زان ئەندامانی پەرلەمان زۆر سوپاس بە دەنگی 8 ئەندامی پەرلەمان ئەو مادەیە پەسەند کرا. فەرموون مادەی 5 سەبارەت بە مادەی 5 چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی تەنیا ڕوبەرە زیادەکان لە بڕگەی یەکەمدا بەم شێوەی لێ بکرێت لە پارێزگاکان بکرێتە 300 متر دووجار لە قەزاکان 400 متر دووجار لە ناحیەکان 500 متر دووجار. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەی 5 بەو شێوە پەسەند کرێ کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندەوە با دەست بەرزکاتەوە. بەڵێ کەسی لەگەڵ نییە فەرموون. پێشنیاری دووەم وەک خۆی تەنیا بڕگەی دووەمی ئەم مادەیە بەم شێوەی لێ بکرێت ئەو کەسەی حکومەکانی ئەم یاسایە دەیگرێتەوە بە کەسی سوودمەند هەژمار نەکرێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە ئەم مادەیە بەم شێوە پەسەند کرێ با دەست بەرزکاتەوە. بەڵێ دوو ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەن بەو شێوە پەسەند کرێ فەرموون دوایەوە. پێشنیازی سێم وەک خۆی یەکەم ڕوبەرە زیادەکان لە ڕوبەری ئاماژە پێکراو لە بڕگەی سەرۆکی لیژنەی شارەوانی بەڕێزان ئەندامانی پەرلەمان وەک خۆی وەکۆی کە لە راپۆرتی لیژنەی هاوبەشە بوو لە خوێندنەوەی دووەم مناقەشە کرا هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە بەو شێوەیە پەسەند بکرێ چونکە هیچ گۆڕانکارێکی تێدا نەکراوە دەست بەرزکاتەوە. بەڵێ کەس بەڵێ فەرموون دوایەوە. پێشنیاری چوارەم پێشنیاری لیژنەی هاوبەش بەپێی ئەو دەسەڵاتانەی مادەی 91 بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی تا یاسایی و تایبەتمەند درراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخەینە ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدان. ڕوبەرە زیادەکان لە ڕوبەری ئاماژە پێکراو لە بڕگەی شەشەم لە مادەی دووەم بە نرخی ڕاستەقینەی باو دەخەملێنرێت لەسەر بنەمای خواست و خستنە ڕوو بۆ مەرجەی ڕوبەری زەویەکان لە محاڵەتێکدا لە پارێزگاکان 300 متر دووجار لە قەزاکان 400 متر دووجار و لە ناحیەکان 500 متر دووجار زیاتر نەبێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەکە بەو شێوەیە پەسەند کرێ کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندەوە با دەست بەرزکاتەوە. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە دەنگی 77 ئەندامی بەڕێزی پەرلەمان مادەکە بەو شێوەیە پەسەند کرا فەرموون. سەبارەت بە مادەی 7 5 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی تەنیا ڕێژەکان بەم شێوەیە لێ بکرێت داهاتە بە دەست حوتەرێرە مادەی 6 بەڵێ بەڕێز کاک عەباس فەرموون کاک هاوڕێ جەناب دەسراحەتێ بکە فەرموون بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی فەرموون کاک عەباس تەواو جەناب دەسراحەت کە سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی شەشەم دوو پێشنیاریەیە. پێشنیاری یەکەم بەم شێوەیە دەبێت پێویستە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە ماستەر پلانی ئامادەکراویان نییە لە ماوەیەک لە ساڵێک لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە تێپەڕ نەکات و ماستەر پلان و پێداویستی تەکنیکی ئامادە دەکات. ئەو پێشنیاری یەکەم. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان
هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە ئەمادەی شەش بەو شێوە پەسەند کرێ کە بەڕێز جێگری سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی خوێندیەوە با دەست بەرزکاتەوە. بەڵێ ئەو مادەیە بە دەنگی ببورن. ئەو پێشنیارە تەنها دەدەنگی هێنا فەرمونون پێشنیاری دووەم. پێشنیاری دووەم کە دەقەکەیەتی وەک خۆی وەزارەتی شارانی گەشت و گوزار بۆ ئەو ناوچانی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە و نەخشە و دیزانی ئەمە دەکراویان نییە لە ماوەیەک لە ساڵێک لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە تێپەڕ نەکات نەخشە و دیزاین و پێداویستی تەکنیکی ئامادە دەکات. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی و مادەیە بۆ شێ پەسەند کرێ کە بەڕێز جێگری سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی خوێنیەوە با دەست بەرزکاتەوە. بەڵێ بەڕێزان زۆر سپاس. ئەو مادەیە بە دەنگی 78 ئەندامی پەرلەمان بەو شێوەیە پەسەند کرا کە بەڕێزیان خوێندیەوە. مادەی 7 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 7 وڵای لەسەر و نووسراوە 5 پێشنیار بەڵام خۆی 6 پێشنیارە. بەڵێ پێشنیاری یەکەم وەک خۆی تەنها ڕێژەکان بەم شێوەی لێ بکرێ داهاتە بەدەستهاتوەکان بە پێی ئەم یاسایە بەم شێوەیە تەرخان دەکرێ. یەکەم ڕێژەی لە 120 بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پێویستیەکانی نەخشە و دیزاینی ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە و تەرخان دەکرێت. دووەم لە 160 بۆ گەیاندنی خزمەتگوزاریە سەرەکیەکان تەرخان دەکرێت. سێیەم لە 120 داهاتی بەدەستهات و دەگەڕێنرێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەی 7 بەو شێوە پەسەند کرێ کە بەڕێزیان خوێندیەوە با دەست بەرزکاتەوە. بەڵێ سێ دەنگ. پێشنیاری دوای ئەوە فەرمونون. پێشنیاری دووەم وەک خۆی تەنها ڕێژەکان بەم شێوەیە لێ بکرێت داهاتە بەدەستهاتوەکان بە پێی ئەم یاسایە بەم شێوەیە تەرخان دەکرێت. یەکەم ڕێژەی لە 180 بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پێویستیەکانی نەخشە و دیزاینی ئەو ناوچانی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە و تەرخان دەکرێت. دوام لە 150 بۆ گەیاندنی خزمەتگوزارە سەرەکیەکان تەرخان دەکرێت. سێیەم لە 120 داهاتی بەدەستهات و دەگەڕێنرێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەکە بەو شێوە پەسەند کرێت کە بەڕێز جێگری سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی خوێنیەوە با دەست بەرزکاتەوە. بەڵێ بەڕێزان کەسی لەگەڵ نییە دوای ئەوە فەرمونون. پێشنیازی سێیەم بەرگەیەک بە زنجیرەی 4 بۆ ئەم مادەیە زیاد بکرێ و ڕێژەکان بەم شێوەی لێ بکرێ داهاتە بەدەستهاتوەکان بە پێی ئەم یاسایە بەم شێوەیە تەرخان دەکرێت. یەکەم ڕێژەی لە 180 بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و پێویستیەکانی نەخشە و دیزاینی ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە و تەرخان دەکرێت. دووەم لە 140 بۆ گەیاندنی خزمەتگوزاریە سەرەکیەکان تەرخان دەکرێت. لە 115 داهاتی بەدەستهات و دەگەڕێنرێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت. لە 115 داهاتی بەدەستهات و بدرێتە وەزارەتی کوشت و کاڵ و دات. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەکە بەو شێوە پەسەند کرێ کە بەڕێز جێگری سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی خوێنیەوە با دەست بەرزکاتەوە. بەڵێ 4 دەنگ زۆر سپاس. دوایەوە بەڕێز پێشنیازی چوارەم وەک خۆی تەنها بەرگەی دووەم و سێم بکرێتە یەک بەرگە و ڕێژەی لە 160 دیاری بکرێ بۆ خزمەتگوزاریەکان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرەندامێکی بەڕێستان لەگەڵەوەیە کە بەو شێوەیە مادەکە پەسەند کرێ کە بەڕێزیان خوێندیەوە با دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە فەرمونون دوایەوە. پێشنیازی پێنجەم وەک خۆی داهاتە بەدەستهاتوەکان بە پێی ئەم یاسایە بە شێوەی تەرخانکرا و وەک خۆیەتی کە خوێندمانەوە دووبارەی نەکەم. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەس لەگەڵەوەیە کە وەک خۆی وەکەوەی لە راپۆرتی لیژنەی هاوبەش لە خوێندنەوەی دووەم هاتبوو مادەکە پەسەند کرێ با دەست بەرزکاتەوە. بەڵێ 5 بەڵێ 5 ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوە وەک خۆی پەسەند کرێ دەرفەتە دەدەم دوای مادەکە بەسەر چاو. بەڵێ فەرمونون. پێشنیازی شەشەم پێشنیازی لیژنەی هاوبەشە
بەپێی ئەو دەسەڵاتەی مادەی نۆتوێک بەرگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەکان درراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیاز کراوە لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخینە ڕوو و داوا دەکەین بخرێتە دەنگدان داهاتە بەدەستهاتوەکان بەپێی ئەم یاسایە بەم شێوەیە تەرخان دەکرێت یەکەم ڕێژەی لە ستاسی بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و بۆ پێویستەکانی نەخشە و دیزاینی ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە و تەرخان دەکرێت دووەم لە سەدا هەفتەی داهاتی بەدەستهاتوو دەگەڕێنرێتەوە بۆ خەزیێنەی هەرێم بە مەبەستی ئاراستەکردنی بۆ خزمەتگوزاریە گشتیەکان بۆ ئەو ناوچانەی کە حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە بڵێ بەڵێ بەڕێ سەرۆکی لیژنەی یاسای قسێکتانەیە بەڵێ بەڕێزان هەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیەکە مادەکە بەو شێوە پەسەند کرێت کە بەڕێز جێگری سەرۆکی لیژنەی یاسایی خوێندنەوە با دەستبەرزکاتەوە کاکژارەگەر توێ دەنگ دەی ئێستا دەتوانین بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەو مادەیە بە دەنگی 75 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا بەو شێوەیە کە دوجار خوێندایەوە کاکبژار فەرموون ببورن فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو مادە زیاد دەکرێت پێویستە بخرێتە دەنگدانەوە پێشەوەی مادەکان بخوێندرێتەوە بە پێی ئەو دەسەڵاتەی لە مادەی نەوەتوێک بەرگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەکان دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردە پێشنیارکراوانی لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەم ئەم پێشنیارە دەخینە ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدانەوە دوو مادە بۆ یاساکە زیاد دەکرێت بەم شێوەیە پێویستە بیخوێنینەوەیان بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان چەند مادەیەکیان پێشنیار کردبوو لە شێوەی مادا پێشنیاریان نەکردبوو تەنها لە شوێنی ترا مەسەن لە ناو مادەی یەکایە لە ناو مادەی سێیا پێشنیازیان کردووە بەڕێزان لیژنەی هاوبەش پیان وا بۆ شوێنی ئەو مادەیە ئەو شوێنە نییە کە تیا پەسەند کراوە ببورن تیا پێشنیار کراوە بۆیە لە شێوازی مادەیەکی سربەخۆدایان ڕشتووە یعنی شتێکی تازەیان نەهێناوە هەر ئەوەیە کە ئەندامێکی بەڕێزی پەرلەمان پێشنیازی کردووە سێ کەس پشتیوانی کردووە بەڵام ئەمان کردوانە بە مادەیەکی سربەخۆ لە بری ئەوەی لە مادەی یەکیا مادەی سێدای بنێن بۆیە فەرموون مادەی هەشت بخوێنەوە بەڵێ بەڕێزان گوێ بگرن لە مادەی هەشت دەرفەتت دەدەم بەسەر چاوکاک سەروان مادەی هەشت یەکەم ئەو خانوانەی کە لە سەردەمی ڕژێمی یەک لە دوای یەکەکان ڕووخاون زەویەکانیان جێخانوو بە پێی حکومەکانی ئەم یاسایە بە خاوەن دەکرێت دووەم حکومەکانی ئەم یاسایە بە خاوەنکردنی ئەو زەویانش دەکرێتەوە کە دەکەوێتە نێوان خانووی دروستکراو لە ناوچەکانی نیشتەجێبوون پێش سێزەی سەی 2010 دروستکراون و ڕوخێندراون بە پێی مەرجەکانی ئەم یاسایە سێەم ئەو زەویانەی کە دەکەونە نێوان خانووی نیشتەجێبوون بە لە 150 نرخی باو لەسەر بنەمای خواست و خستنە ڕوو دەفرۆشرێن بەو کەسانەی بەڵگەی پێویست حیازەیان لایە بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە ئەم مادەیە بۆ یاساکە زیاد کرێت بەو شێوەی کە بەڕێز جێگری سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی خوێندیەوە بادەنگدا بەڕێزان زۆر سپاس بەدەنگی هێشتا و سێ ئەندامی پەرلەمان مادەکە زیاد دەکرێت بە سیاغەیە کە بەڕێزیان خوێندیانەوە نقطەی نظامیتان هەیە فەرموو سەدەرفەتە دەدەم بەڵێ کامتانەتانە من دەمەوێت دەفەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە پێشنیاری لیژنەی هاوبەش دەڵێ بەپێی ئەو دەسەڵاتانەی مادەی نەوەتویەک بڕگەی چوارەم نازانم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئایا هەموار کراوەکەی یان ئەوەی ئێستا چووکە بەڵێ چوارەمی تێدا نییە بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان مەبەستی بەڕێز لیژنەی هاوبەش هەموارەکەیە کە ئێمە ئیمزامان کرد و بە فەرمی دەرچوو و ئێستا ئەو گۆڕانکاریانەی کە بە گوێرەی هەموارەکە لە پەیڕە و هاتووە کاری پێدەکرێت چکە ئێستا ئێمە لە بەردەستماندان ڕاستە دەبێت تەبعیکەینەوە جارێکی بەڵێ فەرموون فەرموو کاک ڕزگار فەرموو ئەگەر نقطەی نظامیە
بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 8 بڕگەی 1 ئەو خانوانی دەنگمان لەسەردا دەنگمان لەسەردا فەرموون دەنگمان لەسەردا دەنگمان لەسەردا بەڵێ کاک سەروان فەرموون جان بەڵێ دەنگ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ فەرموون دیسان بەپێی مادەی 91 لە بەرگەی سەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەگەر پێشنیارێک بدرێت و پشتگیری سێ کەس سێ پەرلەمانتار بەدەستبێنی دەخرێتە دەنگدانەوە کەچی من لە مادەی 7 پێشنیارم هەبوو و پشتگیریشم بەدەستێنا و بە نووسراویشدان بە لێژنەی یاسایی بۆ مادەی 7 چی بوو پێشنیارەکە؟ پێشنیارەکەی من ئەوە بوو 110 بدرێت بە وەزارەتی شارەوانی بۆ دیزاین و نەخشە 150 بۆ گەیاندنی بڵێن پێداویستێ سەرەتاییەکان 150 بۆ خەزینەی دەوڵەت بۆی تووشی مەترسیەکی هاوشێوەی داعش ببینەوە حکومەت توانای بەرەنگاربوونەوەی هەبێت. بەڵێ سپاس فەرموون لیژنەی هاوبەش جواب دەنەوە کاک سەروان دەڵێ من ئەو پێشنیازەمە بۆ سێ وەلەو دەنگمان لەسەردا و تەواو بووە بەڵام فەرموون ئەم پێشنیارە لە ناو هۆڵی پەرلەمان ئێمە لە بەروی دوو کەسماندانە بۆم لە لیژنەی شارەوان و لیژنەی یاسایی کە بنووسرێ پێشنیارێکی وە لە هۆڵە نەبووە و پشتگیری هەبێ لەوانەیە بەنووسین ناردۆتی بەڵام بەنووسین نابێتە پشتگیری ئەمە پێشنیارێکە بەڵام دەبێت لێرە لە هۆڵی پەرلەمان بگوترێ و دەنج پشتیوانی هەبێ چێ هەبووە دوو کەس ژەگە لێرانە پشتیوانی ئەم ڕێهەیە کردووە دەتوانێت لێرەش پێمان زۆر سپاس تەواو مادەی 9 فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی نوێم کە ویژێک لە مادەکانە کە زیاد دەکرێت حکومەکانی ئەم یاسایە ئەو زەویانە ناگرێتەوە کە مافی خاوەندارێتی یان ڕەفتارکردنی پێکاتە ئاینی و نەتەوەیەکان لەسەرەوە و لەلایەن کەسانی تر زێدەڕۆیی کراوەتە سەر جگە لە خۆیان. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیەکە مادەیەک بۆ یاساکە زیاد کرێ بە ژمارەنەوە بەو ناوەڕۆکەی کە بەڕێزیان خوێنیەوە با بفەرموێ دەنگدا. بۆ ئەوش معارەزەیە؟ بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان 88 ئەندامی بەڕێزی پەرلەمان دەنگیان بەو مادەیەدا ئەوەشمانای ئەوەیە کە هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان متفقن تا ڕادەیەکی زۆر لەسەرەوەی کە مافی پێکاتەکان ڕێز لێگیراوە بە دەستەی سەرۆکایەتیشەوە خۆشمانمان ئەژمار کرد لەگەڵتان. بەڵێ فەرموون مادەی 10 مادەی دەیەم کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەی دە بەو شێوە پەسەند کرێت کە بەڕێزیان خوێندیانەوە با دەنگدا. بەڕێزان زۆر سپاس بە دەنگی 8 ئەندامی پەرلەمان مادەی دەپەسەند کرا فەرموون. مادەی 11 ئەنجومەنی وەزیران و لایەن پەیوەنددارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ دەکەن. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەرندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە مادەی 11 بەو ناوەڕۆکەی کە بەڕێزیان خوێندیەوە پەسەند کرێ بە دەستبەرزکاتەوە. بەڵێ بەڵێ یەک لەحزە بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان 91 ئەندامی بەڕێزی پەرلەمان دەنگیاندا کە مادەی 11 بەو شێوەیە پەسەند کرێ فەرموون کاک ڕزگار دوایەوە. بەڵێ مادەی بەسەر چاو گوێ دەگرم بەسەر چاو فەرموون جانە بەڵێ مادەی 8 بڕگەیە کە باز ئەوانەیە کە ئەو کەسانی کە خانوەکانیان پێش ڕاپەڕین لەلایەن حکوومەتی
بەعسەوە ڕوخێنراوە ناکرێت ئەوانە ئێستاکە بێ لەگەڵ زەویە تەجاوزەکانە حسابی گەمەکەی ئەوانە باجی کوردایەتیان داوە حق قەرەبوو بکرێنەوە نەک پارەیان لێ وەرگیرێ بەڕاستیەوە غەدرێکی گەورەیە لەو کەسان ناکرێت ڕجاکەم جەنابەت يعني بەلیژنە یاسایەکە بڵێ بەو مادەیە بچێتەوە زۆر سپاس ئێمە دەنگمان داوە لەسەر ئەو مادەیە ناتوانین پیاچوونەوە بکەین بەڵام دڵنیاتەکەین ئێمە جەنابتان قسەتان کرد بۆی ڕوونکردنەوە دەدەمێ بەڵێ ڕاستە دقیقە ئێمە جەنابیان نوێنەرەکانیان هاتبوون بۆ پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانیان بینی ئێمەیان لە سەرۆکایەتی بینی ڕاوێژمان لەگەڵکردن دەرفەتماندان بچن کۆبوونەوە بکەن لە نێوان خۆیانە و لەسەر سیغەیەک ڕێک بکەون ئایا دەیانەوێت بچنە ژێر حکومەکانی ئەم یاسایە بە بەڵێ وەڵامی ئێمەیان دایەوە و ئێمە بۆیە ئەو مادەیەمان بەو شێوەیە سیاغە کرد جەنابیان حەقی خۆیانە ڕێزی تایبەتیان لێ بگیرێ بەڵام تازە مادەکە پەسەند کراوە و پێم وایە زۆر باشیشە و ئەوان ڕەزامەندن کە لەو ناوچانەی کە خانوەکانیانی تیا ڕووخاوە و ئێستا بەڵگەیان هەیە بچنە ژێر حکومەکانی ئەم یاسایە دەستان خۆش بێ سپاس مادەی 12 فەرموون مادەی 12 ئەم یاسایە بۆ ماوەی 3 ساڵ لە ڕێکەوتی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وقاعەی کوردستان کاری پێدەکرێت بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێکتان لەگەڵەوەی مادەکە بەو شێوە پەسەند کرێت فەرموو دەست بەرزکاتەوە بەڵێ زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان بەدەنگی 86 ئەندامی بەڕێزی پەرلەمانە و مادەیەش پەسەند کرا فەرموون هۆکارەکانی دەرچوون سەبارەت بۆ هۆیەکانی دەرچواندن 4 پێشنیار هەیە پێشنیاری یەکەم لە پێناو پارێزگاریکردن لە هێما شار بەڕێزان دەرفەت بدەن بۆی بەڕێزیان بیخێنێتەوە فەرموون پێشنیازی یەکەم لە پێناو پارێزگاریکردن لە هێما شارستانیەکانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان داش عێراق و چارەسەرکردنی دیاردەی زێدەڕۆیی لەسەر ئەو زەویانەی کە موڵکی دەوڵەتن و بە مەبەستی چارەسەرکردن و دووبارە نەبوونەوەیان دوای ئەوەی بوونە واقعحال و جێبەجێکردنی ماستەرپلانی شارەکان لەلایەن شارەوانیەکانەوە ئەم یاسایە دەرچوێندرا بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی هۆکارەکانی دەرچوون بەو شێوەیە بێ کە بەڕێز جێگری سەرۆکی لیژنەی یاسایی خوێنیەوە با فەرمێ دەنگدا بەڵێ یەک دەنگ دوای ئەوە فەرموون بەڕێز سەرۆک پەرلەمان پێشنیازی دووەم لە پێناو پارێزگاریکردن لە سیما شارستانیەکانی شارەکانی هەرێمی کوردستان داش عێراق و چارەسەرکردنی زێدەڕۆ لەسەر ئەو زەویانەی موڵکی دەوڵەتن و هەروەها بۆ مەبەستی دۆزینەوەی چارەسەر بۆیان و ڕێگریکردن لە بەردەوامبوونیان و جێبەجێکردنی ماستەرپلانی شارەکان ئەم یاسایە دەرچوێندرا بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە هۆکارەکانی دەرچوون بۆ شێوە پەسەند کرێت کە بەڕێز جێگری سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە با دەنگدا یەک کەس دوای ئەوە فەرموون پێشنیازی سێیەم وەک خۆی لە پێناو پارێزگاریکردن لە هێما شارستانیەکانی شارەکانی هەرێمی کوردستان داش عێراق و چارەسەرکردنی حالەتەکانی زێدەڕۆیی لەسەر ئەو زەویانەی موڵکی دەوڵەتن و بە مەبەستی دۆزینەوەی چارەسەر بۆیان لە دوای ئەوەی بوونەتە واقعحال و بۆ ڕێگەنەدان بە بەردەوامبوونیان و دانانی سنوورێک بۆیان و بە مەبەستی جێبەجێکردنی ماستەرپلانی شارەکان لەلایەن شارەوانیەکانەوە ئەم یاسایە دەرچوێندرا بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە هۆکارەکانی دەرچوون بۆ شێوە پەسەند کرێت کە بەڕێزیان خوێندیەوە با دەست بەرزکاتەوە بەڵێ هیچ ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوە دەقەنیە فەرموون پێشنیازی چوارەم پێشنیازی لیژنەی هاوبەش بە پێی و دەسەڵاتە لە مادەی 91 بەرگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەکان درراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانە پێشنیاز کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیازە دەخێنی ڕوو داوا دەکەین بخرێتە دەنگدا بەڵێ هۆیەکانی دەرچواندن لێرە لە پێناو پارێزگاریکردن لە هێما شارستانەکانی شار و شارۆچکە و شارە دێیەکانی هەرێمی کوردستان داش عێراق و بە مەبەستی چارەسەرکردنی حالەتەکانی زێدەڕۆیی و فراهەمکردنی خزمەتگوزاریە سەرەکیەکان بە ئاراستەی دانانی سنوورێک بۆ بەردەوامبوون و زێدەڕۆیی و ڕوخسان
ڕەخساندنی زەمینەی جێبەجێکردنی ماستەرپلانی شارەکان لەلایەن شارەوانیەکانەوە ئەم یاسایە دەرچوێندرا. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەس لەگەڵەوەی هۆکارەکانی دەرچواندن بەو شێوەیە بێت کە بەڕێز جێگیری سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە بفەرمێت دەنگدا. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هۆکارەکانی دەرچواندن بە دەنگی هەشتا ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا. ئێستش کۆی یاساکە دەخینە دەنگدان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە یاساکە بەو شێوەیە پەسەند بکرێت کە ئێمە دەنگمان لەسەر مادە بە مادەیاندا با دەستبەرزکاتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان زۆر سپاس. یاساکە بە دەنگی 100 ئەندامی پەرلەمانی کوردستان پەسەند کرا. پیرۆزبایی لە خۆمان لەگەلی کوردستان لە هەموو ئەو هاوڵاتیانە دەکەین کە لە ڕێگەی ئەم یاسایەوە خانوەکانیان لە خانووی زێدەڕۆوە دەبێتە خانووی مڵک و ئەو پارەی کە دەیدەن بە حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزان ئەندامانی پەرلەمانشتا دانیشتن تاوا نەبووە فەرموون. پیرۆزبایی لە هەموو هاوڵاتیانەژەکەین کە لە ڕێگەی ئەم یاسایەوە خانوەکانیان لە خانووی زێدەڕۆوە دەبێتە خانووی مڵک و حکوومەتیش پابەند دەکرێت بەوەی کە خزمەتگوزاریان پێ بگەێنێ. هاوکات داوا لە وەزارەتی تایبەتمەند وەزارەتی شارەوانیەکەین کە ئەرکی ڕاستەقینی خۆی بە گوێرەی ئەم یاسایە لە کاتی دیاریکراوە جێبەجێ بکە و دوجاریش دەمانەیە قسە لەسەر ئەوە بکەین کە داوا لە هەموو لیژنەکانی پەرلەمانی کوردستانەکەین کە کار لەسەر ئەو پرۆژە یاسایانە بکەن ئەو پێشنیازە یاسایانە بکەن کە لایەن سەرۆکایەتیەوە ئاڕاستیان کراوە و پابەندی ئەو کاتە بن کە لە ناوپەیڕەوی ناوخۆیان هاتووە بۆ ئامادەکردنی راپۆرت بۆی بتوانین خزمەتی میلەتی خۆمان بکەین بە دەرکردنی یاسای گونجاو زۆر باش. ئێستاش بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی داوای کردووە قسەیەک بکات داوای ڕوونکردنەوەیەک لە سەرۆکایەتی دەکا فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵای مدوێت ئەگەر سەر کۆی گشتیە پێشنیازە یاسایە یانجیل سەر مادە دوو بتکو بەحسی مەرجات کرد داخوازە تەوزیحێکی جەنابێت دەتکەم ئایا ئەگەر حاڵەتەکە بێت هەیکەل دەست کرد بێت بەلێ نەچوو بێتە تێدا نەژیت کۆ بفعلی مەسیری هەیکەلی دێ چ لێت. بەڵێ بەڕێزان لە ناو مادە دووە هاتووە ئەڵێ ئەو خانووی لەسەر زەویەکە دروستکراوە بۆ مەبەستی نیشتەجێبوون بەکاربێنێ. مەرجنی ئەو کاتە لە ناویا بێ گرنگەوەی بۆ مەبەستی نیشتەجێبوون بەکاربێنێ. ئەمە یەک. دوو ئێمە کە دەرفەتمان داوە هەندێک زەوی کە هێشتا خانووی لەسەر نییە بەڵام خاوەنەکەی بەڵگەی حیازەی هەیە بە ناوی بکرێ من بابل ئەولاوە ئەو لەوێت بوو ئەوەیە کە ئەگەر هەیکەلێک هەبێ ئێستا خاوەنەکەی لە ناویان نیشتەجێ نەبێ بۆ نمونە بە تەنها سەقفەکەی هەبێ بەڵێ دەتوانێت ئیسفادە لەم قانونە بکە و حکومەکانی ئەم یاسایە دەیگرێتەوە. بە ڕێزان ئەندامانی پەرلەمان بەم شێوەیە کۆتاییمان بە دانیشتنەکەمان هێنا و زۆر سپاس.